سڵاوتان لەبێت و لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. بریکاری وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند ئێران پێش ئەوەی هێرش بکاتە سەر هەولێر هۆشداری داوەتە بەرپرسانی هەرێم، بەڵام بەرپرسان گوێیان بە هۆشداریەکەی ئێران نەداوە. ئەمڕۆ لیژنەی لێکۆڵینەوەی موشکبارانی سەر هەولێر کە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە پێگات بوو بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان و ئامادەبوونی بریکاری وەزیری دەرەوەی عێراق کۆبووە. بەپێی ئەو زانیاریانەی شارپرێس دەستی کەوتووە لە کۆبوونەوەکەدا نزار خەیروڵڵا بریکاری وەزیری دەرەوەی عێراق وتوویەتی لەسەر موشکبارانی سەر هەولێر ئێرانیەکان پێیان وتون چەند جارێک لەسەر ئاستی باڵا هەولێریان ئاگادار کردوێتەوە لەسەر مەترسی هەبوونی ئیسرائیلیەکان لەسەر کۆماری ئیسلامی ئێران و دژایەتی خۆمان دەربڕیوە بۆ هەبوونیان لە نزیک ئێران. ئەو بەرپرسەی وەزارەتی دەرەوەی عێراق باسی لەوەش کردووە دەسەڵاتدارانی هەرێم گوێیان بە هۆشداریەکانی ئێران نەداوە و کۆماری ئیسلامی ئێران وتوویەتی بۆیە ئێمەش بۆ دوورخستنەوەی مەترسیەکان و گوێنەگرتنی دەسەڵاتی هەرێم ئەو هێرشەمان ئەنجام داوە. بەرەبەیانی ڕۆژی 11 مانگە 14 موشەگە ڕاستی هەولێر کران و لەو هێرشەدا ماڵی شێخ باس خاوەنی گروپی کۆمپانیەکانی کار کرایە ئامانجی سەرەکی هێرشەکە. نیوەڕۆی هەمان ڕۆژ کۆماری ئیسلامی ئێران بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکە ڕاگەیاند و بڵاوی کردەوە کە بنکەیەکی مۆسادی ئیسرائیلیان لە هەولێر کردووەتە ئامانج و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تەواوی ڕەتی کردەوە کە هیچ بنکەیەکی ئیسرائیل لە خاکی هەرێم هەبێت. خواتان لەگەڵ.